دووبارە سڵاوتان لەبێت. زۆر خۆشحاڵین کە میێوارەی شەنازیەوەمان پێ بڕا کە گفتوگۆ لەگەڵ هونەرمەندێکی ئازیز ئەستێرێکی درەوشاوی هونەری کوردی بکەین کە بۆ ئەم جارەش دیارێکی پێ بۆ خەڵکی کوردستان بە گشتی و هەروەها بۆ هەوادارانی بە تایبەتی ئەویش هونەرمەندی ئازیز و خۆشەویست مامۆستا نەجمەدینی غوڵامیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە کە دوێنێ بەرهەمێکی نوێی بڵاو کردەوە بە ناوی داژگەی ژیان. گفتوگۆ لەسەر بەرهەمە نوێیەکەیەکەین، هەروەها لەسەر پلان و پرۆژەی داهاتووی هونەریەکەین. مامۆستا نەجمەدین سڵاوت لەبێت ئەم کاتە و باش. زۆر خۆشحاڵین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ گفتوگۆ لەگەڵ بەڕێساکەین. مامۆستا سڵاوت لەبێت. ئەو کاتەوە بینەران بە سوپاسانەکەم کە منتان بەسەر کردەوە خۆشحاڵم بەم چاسوکەوتنە. بەڵێ مامۆستا با لە داژگەی ژیانە دەست پێ بکەین. داژگەی ژیان هەر وەک ناونیشانێکی گۆرانی یان ناونیشانێکی هونەری دەرناکەوێت، ئەوەندەی وەک فەلسەفەیەکی قوڵ دەرەکەوێت. بیرۆکە و پەیامی پشت داژگەی ژیان چییە؟ بەڕاستیدا داژگەی ژیان هەروە ئەوەی خۆشەویستی ئێزان داژگەیانی یاساکانی ژیان من بیرم لەوە کردەوە بەداخەوە لەم چەند ساڵی ئەخیرا کۆمەلگای مرۆڤایەتی لە هەموو دنیا بەرەو ناشرینی ڕۆشتووە، هیچ بەزەیک نەماوە، نەمافی مرۆڤ لە دموکراسی هیچ شتێک واتای نەماوە، لە هەموو شوێنێ شەڕ دەست پێکراوە، بە ملیۆنها کەس ئاوارە بوون، بە هەزاران منداڵ لە برسا مردوون لە ڕاستیدا و هەروەها ئەو دیاردە ناشرینە بەداخەوە لە کۆمەلگای مەشارسەری هەڵداوە. ئەبینین کە ڕۆژانە کەسە کوژێ لە کوردستان لەسەر زەوی، لەسەر ئاو، لەسەر کێشەی بچووکی بنەماڵە. ئەمە دیاردێکی ناچینە بەڕاستی. من هاتمە سەرەوە کە بتوانم لەگەڵ ئەم دیاردە ناشرینە بەربەرەکانی بکەم و بەرهەمێک ئاوا ئامادەکەمەش کاکە دیاری خۆشەویست شارەکەی نووسی دیارە کاکە دیار خۆشی قوربانی ئەوەیە. هەروەها ئێوە ئاگادارن مامۆستایان بە چەندمان معاشیان نییە، ئەچێ کرێکاریەکە بۆ بژێوی ژیانی خۆ دیارە کاریگەریەوەیکی لەسەر بووە کە توانی ئەو شێرە بە پێدەدا بنێ بۆ ئەوەی لە ڕاستیدا بتوانێت کاریگەریکی لەسەر کۆمەلگا هەبێت. کۆمەلگای کوردەواری قوربانی زۆری داوە بەڕاستی ناوای ئاوای بەسەر بێت و ڕۆژ بە ڕۆژ خراپتر بێت. ئێمە قوربانی زۆرمان داوە. بەڵێ کەواتە مامۆستا ڕەهەندێکی گشتی لە پشتەوەیە، ڕەهەندێکی تایبەتی لە پشتەوە نیە، وەکو وەزانین کە بەرهەمێنانی هەر بەرهەمێکی هونەری لەلایەن هونەرمەندانەوە ئاوێنەی ڕۆحی هونەرمەندەکە یان ژیانی تایبەتی یان ژیانی میلەتەکەیەتی، کەواتە ئەکرێت بڵین ڕەهەندێکی گشتی لە پشت داژگەی ژیانەوەیە. بەڵێ ئەمە شتێکی نێونەتەوەیەوە تا بڵم شتێکی کوردستانیکە دژی شەڕە، دژی برچێتیە، دژی تونوتیژیە، هەموو دژی ئەو شتە ناشرینانەیە کە لە کۆمەلگای مرۆڤایەتیە بەگشتی ڕوەدا. مامۆستا جگەر لەو بەرهەمەی کە تازە بڵاوت کردەوە لە هەمان کاتیشا کار بۆ سێ بەرهەمی دیکەکەی باسێکی ئەو سێ بەرهەمەی دیکەشمان بۆ بکەی بە بزانێ ئەو بەرهەمانەی دیکە چین و ئایاکەی بڵاو بنەوە باس لە چیەکەن؟ بەڵێ من چەندین بەرهەمی ترم ئامادەیە دیارە سییانیان هەفتەی ڕابردوو چۆن تۆمارکرد. یەکێکیان بۆ ژینگە پارێزەکانە و ژینگە پارێزانەی کە لە کوردستان بوونەتە قوربانی پارێزگاری لە ژینەگەگیانی شیرینی خۆیان کردەتە قوربانی بۆ ئەوەی ژینگەی کوردستان بپارێزن لە مەریوان و دەچنە و لە هەڵەبجە و لە شوێنەکانی تریشی کوردستان قەرارە لەگەڵ کۆمپانیای زەمەی کلیپی بۆ بکەین. دیارە من پارەکە 6 کلیپین لەگەڵ یانە کردووە. ئەم کلیپش کە ئێوەی خۆشەویستی کارم شۆڕەوانی بڵاویکەنە کۆمپانیای زەمەی بۆمی کردووە و دیارە باسی ئەوەیشیان بۆ کردم کە کورسات هەستاوە بە دۆکومەنتاری لەسەر ژیانی من سواسیانەکەم کە هیچ کۆمپانیای زەمەی ئەیکە ئەو ئیشە جوانانە بەڕاستی جێگەی ڕێزن کورساتە بێ هەر لەو ئیشە جوانانە بکە. دیارە درامایش جێگەی خۆی هەیە بەڕاستی درامای کوردی بتوان ئەکتەری باشمانەیە، شانۆکاری باشمانەیە لە کوردستان بتوان لەوانە بەکاربێن و هەروەها لە پارچەکانی تری کوردستان بۆ ئەوەی وەک لە درامای بێگانە بێن. کێشە زۆرە لە کۆمەلگای ئێمە کە بتوان ئەو کێشانە بیکەن بە دراما و بێخەرەبەت دیدەی بینەرە. بەڵێ مامۆستا هەمیشە هونەرمەند لە گەڕاندایە بە دوای جوانی و ڕاستیدا لە دیدی بەڕێستەوە لە دیدی مامۆستا نەجمەدینی غوڵامیەوە جوانترین ڕاستترین شتی ژیان چییە کە پێویستە لە ڕێی هونەرەوە دەرببڕێت؟ بەڕاستیدا جوانترین دیاردەی ژیان ڕێزی مرۆڤە. هەموو مرۆڤێک هەموو کەسایەتی
ئەبێ ڕێزی لێ بگرێت بەڕاستیدا ئەگەر کەسایەتی کورد ڕێزی لێ بگرێت لایەنە سیاسیەکان لە کەسایەتی بگرن ملکەچی یاسا بن و هەروەها ملەتی ئێمە بتوانن پێکەوە ژیان بە یەکەوە ڕێزی یەکتر بگرن بۆ نمونە دیاردێژن کوشتن دیاردێکی زۆر ناشرینە لەناو دیارە لەناو هەموو ملەتانی دنیا هەیە لە کوردستانە زۆر بە زۆری هەیە ئەم دیار لە ناشرینانە نەمێنێ من وەکو خۆم حەز ناکەم ئەو دیاردانە کە ئەبینم لە کۆمەڵگاکەمە ئازار مەدا هەر دیاردێک ئابە زۆرە ڕوئەدا حەزەکەم شتم هەبێ بوو یادی بەخێر ناوەتا شێرکۆ یەکێ لەو کەسانە بوو کە هەر دیاردێک لە هەر چوار پارچەی کوردستانە بڕووی ئەدا یەکسەر هەڵبەستی وەیەوە هیوادارم هەڵبەستوانەکان هونەرمەندە بەتوانەکان بتوانن بەرامبەر بۆ دیاردە ناشرینانەی کە لە کۆمەڵگا ئێمە هەیە هاچی ئێمە ئەبێ ڕێزی هەبێەوە ڕێز لە بەرامبەرەکەی و ڕێز لە یەکتر بگرن بەو شێوە کۆمەڵگای ئێمە ئەتوانێت بچێتە پێشەوە. ئێمە شوا هیوادارین مامۆستا جا پرسیارێکی دیکەم بۆ تۆ ئەوەیە کە ماوەیە لەو پێشبینیمان لە دەروی وڵات کۆنسێرتت ئەنجامدا ماشەڵڵا زۆر ئاکتیڤی لە دەروی وڵات بەڵام ئایا بەنیازنیت لە ناوخۆی کوردستانیش بە هەمان شێوە کۆنسێرت یاخود با بڵێن زنجیرە کۆنسێرت ئەنجام بدەیت تایبەتر لە دوای ئەو بەرهەمانەی کە بڵاویانەکەیتەوە چکە وەکو خۆشت ئاماژەت پێدا بەرهەمی دیکەشت هەیە کە بەنیازی بەو نزیکانە بڵاوی بکەیتەوە. بەڵێ من خۆشحاڵم لە کوردستانە دیارەوە هیچی لایەنە پەیوەندیدارەکانە کە بتوانن کۆنسەڕێ بکەن من بە خۆشحاڵیەوە ژەمیاری بتوانایە بتوانم هەر لە سلێمانیەوە تا بادینان بتوان کۆنسەرت گێڕم بەوە خۆشحاڵم بۆەوە ئارەزوی منە لە ڕاستیدا هیوادارم بتوانن ئەو کارە بکەن پیسە کورسات بێ هەر لایەنێکی تر بێ من خۆشحاڵم کە بتوانن ئەو کارمەوە بکەن بۆ پەڕی خۆشحاڵی و ئامادە بن. مامۆستا دەنگت وەک پەنجەمۆرێکی تایبەت لە هونەری کوردیە ناسنامەیەکی تایبەتی هەیە چۆن پێناسەی ڕێڕەوی ژیانی هونەری خۆتەکەیت؟ بەڕاستیدا من زۆر شانازی بە ژیانی هونەری خۆمەوە کەم لەبەرەوەی توانیمە لەگەڵ تاڵی و سوێنی و خەباتی چوار پارچەی کوردستانی گەری خۆما بووم ڕێژێکی شرودی زۆرم هەیە و هەر بەردەوام لەسەروانێ توانیمە دڵی دایکی شەهیدان دڵی بنەماڵەی شەهیدان خۆشکەم و هەروەها ئەو قارەمانێکی کە گەلەکەی ئێمە و ڕۆڵەکانی ئێمە کردووە بەردەوام کاری جوانم کردووە لە هەموو کارە ساتەکانە لەگەڵ ملەتی خۆما بووم توانیوێتم بەرهەم بوون ونا مەسەلەی کۆرۆنا کە دیاردێکی زۆر ناخۆش بوو ڕوبەری کۆمەڵگا بوو و هیچ هونەرمەندێ لەگەڵ ڕێز نابوویان کاریان نەکردو کۆرۆنا بەڵام من بۆ کۆرۆنای تەنانەت کارم کرد و هەموو دیاردەکان کارم کردو بەڕاستی ئەوە لەگەی خۆشحاڵی بۆ من هەرتا و دەنگیشم ماوی و گۆڕێکم تیا ماوی و هەرتا چەسانەوەی لەسەر کوردێک لە هەر پارچێکی کوردستان نابێت من بەردەوام لە کاری جوان و هەڵبەستی جوانی هەڵبەستوانان ئاوازی بۆ داهات. هەر بمێنێت مامۆستا جا بەدەر لە کاری هونەری باسی ئەواکەن کە مامۆستا نەجمەدین زۆر هاوڕێی وەرزشە زۆر گرنگی بە تەندروستی خۆیە یا تو زۆر وەرزشەکە ئەڵێ چی لەبارەی ئەم قسانەوە کە لەبارەی تەوە هەموو ڕۆژێکم بۆ 2 ساعت 3 ساعت وەرزشەکەم بەڕاستی گرنگە ئەگەر ئاگاتان لێ من چەند ساڵەوە پێشم زۆر سەد تقریباً 15 کیلو بوو 8 کیلو هەر بە وەرزش بە وەرزش و بە پارێز دیارە هەنەرمەند مەڵکی خۆی نییە و هەنەرمەند سامانی نەتەوەیە بە بێگەیدا تەندروستی خۆی بۆ ئەوی بتوانێت زۆرترین خزمەت بە گەری و نیشتانی خۆی بکە من وەرزش و جوڵە بە شتێکی گرنگ دەزانم بە بەشێکی گرنگ لە ژیان بدات هونەرەکەم چەندێک گرنگە تەندروستیشم ئەو نەگرنگە بەدام. دەست خۆش مامۆستا گیان هەمیشە تەندروست باش بیت هەمیشە بمێنیت بۆ ئێمە و بۆ هەوادارانت. مامۆستا هونەری کوردی چۆنە بینیت ئێستا لە چ قۆناغێکدایە؟ بەڕاستیدا کار کراوە کار ئەکرێ بەڵام ئەو جۆرەی کە ئەو دیاردە ناوشینانەی کە بەتایبەت بگورن داگیرکەرانی کوردستان ڕوبەڕی کۆمەڵگای ئێمە ڕیشتا هونەر و هونەرمەندان نەیانتوانیوە لە ڕاستیدا ئەو جێگا پڕکەنەوە. هونەر تەنیاوە نیە کە تۆ گۆرانێکی ڕۆمانسیە گۆرانێکی هەڵپەرکی ڕۆ بڵێ هونەر شتێکی هەمەلایەنەیە هیوادارم هونەرمەندان بتوانن لەگەڵ دیاردە ناشینانە بەربەرەکانێکن
دیارە هونەر کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر کۆمەڵگای مرۆڤایەتی ئەو شتانێک کە ڕووی ئەدا ئەگەر هونەرمەندانی ئێمە بتوان ئاوری لێ بنەوە بیکەن بە بەرهەم لەسەر ڕۆشنبیری کۆمەڵگا کاریگەری هەیە بەڕاستی بەڵام بە گشتی من ڕازیم لە هەر چوار پارچە کوردستان ئیشی باشە کرێ هیوادارم ئیشی باشتر بکرێ بۆ ڕاگەیاندنەکانیش هیوادارم هونەری بە پێست پێشکەشکە دیارە هەندێک کەسەیە هەر بۆ خۆ دەرخستن لەگەڵ ڕێنماکارەکەن ئەو ئەکەوێت لە خانەیەکی ترەوە بە ئەوانەیش بەردامایەکی ترا بڵاوێتەوە بەڵام هونەری بە پێز و هونەری ڕەسەن هونەرێک کە خزمەت گەل و نیشتمانەکە نەک هونەر بۆ هونەر دیارە ئێمە سێشەر لە خەڵاتین ئەبێ هونەرەکەمان بۆ گەل و نیشتمان بێت هونەر بۆ هونەر مەسەلەیەکی ترا ئەو کەسانی کە تەنیا هونەرەکەن بۆ ئەوەی هونەر بکەن بەڵام من هونەر بۆ گەل و نیشتمان و لە پێناوی گەلە چاوساوەکەمدا ئەوە بە هونەرێکی پیرۆزدان. باشە مامۆستاکەی هونەرمەند چییە؟ چۆن پێشوازی لە گۆڕانکاری بکات لە هەمان کاتدا پارێزەری ڕەسەنایەتی هونەری کوردیش بێت؟ ئەزانێتی هونەرمەند ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە کۆمەڵگای کوردەواریدا ئەبێ زۆر بە وشیارانە زۆر بە وریانە لەگەڵ هەموو دیاردەناشینەکانە بە هونەرەکە خۆیانەوە بەربەرەکارێکن بەڕاستیدا چاوەڕوانی مەسلحەت و چاوەڕوانی ئەوە نەبێت کە پاداشتەوە من چەندین ساڵە کاری هونەریەکەم بەڕاستی لەسەر دیفاعی خۆم و لەسەر ئەرکی خۆم کردومە شانازیش بۆەکەم بۆ بوونە پێنانەکە وەزارەتی ڕۆشنبیری سلێمانی تقریبا پارەیەکی زۆر کەم یانێ بەرهەمێکیشی پێ ناکرێت زۆر بەداخەوە پێشکەشی وەزارەتی ڕۆشنبیری هەولێریان کرد جەنابی ئاواتی شێخزەناک یەک خەتی سووری کێشا و بەسەر یاو نردوی و بۆ وەزارەتی ڕۆشنبیری سلێمانی بەڵام بە خۆشحاڵی و کاکە حەمە لەسەر بوجێ خۆیان ئەوەی جێبەجێ کرد کە پارێ بەرهەمێکە دا مەبەستمەوە چییە؟ ئەو هونەرمەندانەی کە چەندین ساڵە خەباتەکەەوە لەسەر گیفانی خۆیان کاریان کردووە ئەبێ ڕێزیان لێبگێرێ من داوا هیچم نەکردو لە ئیسلامی چەندین ساڵە کاری هونەریەکەم لەسەر مەسەفی خۆم بۆ نمونە پارەکە ئەو کلیپم کردووە لە کوردستان هەمووی لەسەر مەسەفی خۆم بوو بەردەوامی شەبوو لەماتیە بەڵام مەبەست بەوەیە کەسانێک کە ئەو لە ڕاستیدا تەم نەزەر بن کە بەرامبەر بە من ئەوە هەڵویستیان لێ ئەوە شتێکی ناشینە بە شتێکی ناشین دەزان. مامۆستا نەجمەدین باسێکی کارەکانی خۆتمان بۆ بکەیت لەگەڵ هونەرمەند چیا مەدەنی؟ بەڵێ هەفتەی ڕابردوو دیارە کاکە چیا من لێرەوە شتاتێکم هەمیشە هاتووە بەدەم منەوە هەمیشە کاتیدانەوە بۆ تۆمارکردنی کارەکانم بەخۆبەخش هەفتەی ڕابردوویش کارێکە کاکە وەحید لە کرماشانە هینی کردووە بووم دابەچی کردووە بووم کارێکی تر کۆژینکە پارێزان کار شیعرەکەی کاک ڕەحیمی لوقمانیە و ئاوازەکەی کۆمە دابەشکردنەکەی کاکە بەزار عابدی کردووە لەگەڵ چەند هونەرمەندێکی بەتوانە کە بەزووترین کات ئامادە ئەبێ ئەویش خۆی نەزەر دیزەی بینەرانی خۆشەویستەکە بتوانین دیارە جینگە پارێزەکان بڕیاومان داوە بڕیارمان داوە کە کلیپی بۆ بکەین ئەوانەی تریژا کلیپی بۆ بکەین یا هەر بە شێوەی زۆرانی بڵاوی بکەینەوە. مامۆستا نەجمەدین بەنیاز نیت بەرهەمێکی هاوبەش لەگەڵ هونەرمەندی گەوەر ناسری ڕەزازی ئەنجام بدەیت؟ لەگەڵ ڕێزدا من هەموو کاتێ ئامادە بووم بۆ لەگەڵ دیارە مێژوویکی زۆر کۆمانە لەگەڵ کاکە ناسا زۆر جاری سلا بەرنامەکان بەشدار بووین لەیەکەوە پلانێکی وە لە ئارادانی بەڵام ئەگەر بێت بۆ خۆشحاڵم. بەڵێ مامۆستاجان ئەوکو کۆتا پرسیاری من ئەگەر بگەڕیتەوە بۆ ڕابردوو بۆ سەرەتای دەرکەوتنی کاری هونەریت سەرەتای دەستکردن بە کاری هونەریت چ ئامۆژگاریەک دەبێت بۆ نەجمەدینی غوڵامی سەرەتای دەرکەوتنت؟ لە ڕاستیدا من لە سەرەتاوە دیارە هەموو کەسێک ڕخنەی لەسەر ئەبێ منیش دیارە وەکو کەسێک کە کاری زۆر کردو حتمەن بەخنی لەسەر کارەکانم هەیە بەڵام من هەندێکم هەنگاوە کە چوومە سەرشانە بە شاری سمە بە ئاوازی خۆمەوە چوون ئەوەی کاڵێ نەخۆش و مەسەری چاوی کاڵم مەقم بە دەستاگەر بناون دوایی بە شێرێتر نۆژانم کردەوە تاسم پێت نشکا من بەردەوام کاری جوانم کردو بەڵاتی لە هیچ کارێکم پەشیمان نیم و بە کارەکانی خۆمەوە شانازیکەم کە توانیمە حتاکو ئێستا دڵی ئەویندارانی خۆم خۆشکەم و حتانەوەی نوێ ئەوە زیێ خۆشحاڵی بووم کە حتا منداڵان
بۆ گریدەنی منن ئەوە جێگەی خۆشحاڵی بۆ من شانازی بە ڕابردوی خۆم و بە هونەرەکەی خۆمەوە. دەستخۆش مامۆستاژیان سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ بەشداریکردنت لەم ئێوارەی کورسات مەگەزین. زۆر خۆشحاڵ بووین، هەمیشە تەندروست باش و لەرساغ بیت. بێگومان جێگەی شانازی بۆ ئێمەش. هەر بژێونی سپاسیەوە کەم دوای بەردەوامی و سەرکەوتن بۆ کورساتی خۆشەویستەکەم و کارساتی خۆشتان. زۆر سپاس. سپاس بۆ تۆش.